سڵاوتان لێبێ خۆشەویستان. لەم زنجیرە ڤیدیۆیەدا هەوڵ دەدەین کورتکراوەی زنجیرە کتێبێک بڵاو بکەینەوە. ناونیشانی کتێبەکەمان مەملەکەتی شەیتانە کە لەلایەن نووسەری بەناوبانگ ماکوان کەریم کاری نووسینی بۆ کراوە. ئامانجی نووسەر لە نووسینی ئەم کتێبە ئەوەیە کە چاواشەکارەکانی سیحر و جادوبازی ئاشکرا بکە. هەروها ئەم کتێبەی نووسەر باسی کۆمەڵێک ڕووداوی زۆر سەیر لە خۆ دەگرێ کە خودی کەسایەتی ماکوان کەریم بەشداری مەیدانی لەم ڕووداوانەدا کردووە و لە کتێبەکەیدا بۆمانی باز دەکا. و نووسەر دەڵێ کە ڕووداوەکانی نێو ئەم کتێبە لە ژیانی ڕاستیدا بەسرم هاتووە و تەنها ناوی کەسایەتیەکانی نێو کتێبەکەی گۆڕیوە، ئەویش بۆ پاراستنی ناسنامەی کەسایەتی ڕاستەقینەکان. هەروەها کۆمەڵێک زانیاری زۆر لە خۆ دەگرێ سەبارەت بە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بابەتی جنۆکە و سحر و جادوبازیدا. و ئەگەر هەر تاکێک تووشی حاڵەتێکی لەو بابەتە بۆیەوە چۆن بتوانێ مامەڵەی لەگەڵدا بکە. ئەمانەی باسمان کرد زانیاریە گشتیەکانی کتێبەکەن. لەم ڤیدیۆشدا باسی بەشێکی بەرگی یەکەمی کتێبەکە دەکەین و بۆ تێگەیشتن لە تەواوی چیرۆکەکە دەتوانن بینەری بەشەکانی تری چیرۆکەکە ببن لە ڤیدیۆکانی پێش و ترماندا. بەڵام بیرتان نەچێت دەتوانن پشگیری زیاتریشمان بکەن بۆ بەردەوام بوونمان، ئەوش لە ڕێگەی لایککردنی ئەم ڤیدیۆیە و دەتوانن سبسکرایبی کەناڵەکەشمان بکەن بۆ ئاگادار بوون لە هەموو چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکەمان بەم زۆرە دەست پێ دەکا. دوای ئەوەی ئایدن وتی خەمت نەبێ وا هاتین، ڕوون کردە هاوڕێکانی خۆم و وتم تورکەکان کێشیان نییە، ئەوان دەمانچیان هەیە و بە پارەش گرتو من. خۆم لەگەڵ ئەواندا دەسمە پێشەوە ئێوەش لە دواوە بن. ئەگەر لە تواناماندا نەبوو ڕوو بە ڕوویان ببینەوە ئێوە هەڵدێن و خۆتان دەپارێزن. پەیوەندیکردنیش بە پۆلیسەوە هیچ بەرهەمێکی نییە و بیریشی لێ مەکەنەوە، چونکە ئەوان وا دەزانن ترساوین ئەگەر پەیوەندی بە پۆلیسەوە بکەین، پۆلیسش بێت تەنها بڵاوەمان پێدەکە. منش لەبەر ئەوەی هەموو هاوڕەکانم لەگەڵ بوو بۆیە خێرا ئامادەیم نیشاندا و تورکەکانش ئامادەییان دەربڕی بوو. ویستم عەرزی عەزەڵات بکەم و ئەوانش چاوترسێن بکەم. لە هەمان کاتدا دەمزانی نەرویجیەکان ترسنۆکن و ئەهلی شەڕ نین. پلانماندانا و گروپی ئایدنش گەیشتن و لەگەڵ ئەوان سەرکەوتم. دوو ئۆتۆمبیلی ڤانیان پێبوو. بە ئۆتۆمبیلەکەی منەوە 3 ئۆتۆمبیلمان لابوو. دەرچوین و داوام لە ئایدن کرد کە من 100 مەتر لە پێشەوە دەڕۆم و دواتر هەر چوارتان پێکەوە لە ئۆتۆمبیلەکەدا بەزن و وەرنە لای من. بە سەردار و عەبدوڵڵاشم وت ئێوەش لە دوای تورکەکانەوە بوەستن. سەرحەد و ڕێبواریش بە ئۆتۆمبیلەکانەوە بێنە ئەو جێگایە بەڵامدا نەبەزن، لای تەکان دابگیرسێنن و با کەس نزانێ ئۆتۆمبیلەکە چەند کەسی تێدایە و فول لایت بدەن لەوان. من خۆم زۆر تووڕە بووم بە وەزعی هێرۆ و ئەوەشی کە پێی وتم وەک بەتانی لە بەردەستماندا بوویت و بە شەختێم هەڵ ئەدای. خەفەتم لە دڵا بوو، بۆ شەڕکردن گیانم دەخورە. ئێمە چەند خولەکێک دوا کەوتین. ئەندریاس تەلەفۆنی کردەوە وتی تاقیتم کردەوە هیچ مریشکێکم نەبینی. کەوای وت قسەم نەکرد و وەڵامم نەدایەوە چونکە نزیکی جێگاکە بوومەوە و زۆرم نەمابوو بگەمە ئەوێ. وتم ئاوڕ بدەوە شێرێک لە پشتەوەیە کە ئاوڕی دایەوە منی بینی دابەزیم و چەقۆیەکی ماسی گرتنم خست بووە ژێر قۆڵی چاکەتەکەم. ئامادەم کردبوو بۆ ئەوەی بیدەم لە قورگی ئەندریاس بۆ ئەوەی بە یەکزاری نەزاتی بدەم. زۆر داغ لە دڵ بووم بووی و ئایدن و سلێمان و دوانەکی تریش دابەزین. ڕوو ئەو هاتم و پێم وت مریشک ڕادەکات و شێر هەمیشە ڕوو نێچیرەکەی دەڕوا. تۆ پیاوی ئەوەی بوەسی لە بەردەمی مندا؟ ئەندریاسش بە پێکەنینەوە چەپڵی بۆ لێدام و وتی بڕوای ئەوم نەبوو ئەوەندە ئازابی، تۆ پێویستە بیتە ناو گروپەکەی منەوە. دوانی لە پشتەوە بوو وەکو پاسەوان و ئایدن و سولەیمانش هەنگاو بە هەنگاو لەگەڵمدا دەهاتن تاوەکو گەیشتمە لای ئەندریاس. ماکوان خوێڕیترین پیاوی نەرویز، ئەوە من هاتم بۆت. ئێستا تۆ دەبێ پێڵاوەکانم پاک بکەیتەوە. وەستاین لە بەردەمی یەکتردا و لە دواوە 4 ماتۆر سوار هاتنە نزیکمان. ئیتر من ئاگاداری دواوەی خۆم نیم، نازانم تورکەکان چی دەکەن، ئایا پلانەکەەوە خۆی دەڕوا یاخودنا. ئاگاداری هیچ نیم، بەڵام ئەوەندە دەزانم 4 تورکم لەگەڵدایە و زۆر متمانەشم بە ئایدنە. ئەندریاس ئەو پیاوە خوێڕەی باسی دەکەی لەگەڵ باشترین کچی کورد ڕادەبوێرێ، چۆنم بوێ ڕادەبوێرم لەگەڵیدا. پاشان قسەی زۆر ناشرینی کرد. منیش شێت بووم و هیچ تەحەمولێکم نەما، هەتا توانیم کلکی چەقۆکەم لە سەریدا نقوم کرد. کەوتمە سەر و گوێلاکی و تەماشام کرد عەبدوڵڵا هەولێری لە پێشی منەوە بەسەر یەکێک لە پاسەوانەکانی ئەندریاسدا سەرکەوت.
هەر ماتۆر سوارە و ئایدن بەدەمان سەرڕاویان دەنێ. من دوای ئەوەی کێشەم بەسەری ئەندریازدا خۆم بۆ مردن دانابوو، وتم مەلەفم لە ژیاندا داخرا، بەڵام تەماشام کرد ئەندریاز لە بەردەستمدا کەوتووە و هاوڕێکانیشم ماتۆڕەکان کۆ دەکەنەوە و دەیکەنە ناو ساری تورکەکانەوە. منیش فێری کارەکەی عەبدوڵڵا بووم. ڕاستەوخۆ ئەندریاسم ڕوود کردەوە بەو سەرمایە، پاشان پێیم وت پێڵاوەکانم ماچ بکە. بەو شێوەیە پێڵاوی هەموو هاوڕێکانم پێپاک کردەوە. دەستی بەکارەکەی کرد تا هاتە سڕێ عەبدوڵڵا و ئەویش هەتا هێزی تیابوو بە شەق کێشەی بەدەمیدا. بەداخەوە سەقۆیەک بەر باڵی سولەیمانیش کەوتە بوو، بەڵام من و ئەوانی تر وەک گوێزی ساغ بووین. تەنها دەم و چاوم کەمێک جێی سڕنووکی ئەندریاسی پێوە بوو. دواتر نزیکی ئۆتۆمبیلەکەی ئەندریاس کەوتمەوە و لە بەرچاوی خۆی بە تێڵایەک جامەکانیم شکان و بە سەقۆیەکیش تایەکانیم تەقان، بەڵام ئەندریاز هەر پێدەکەنی، بۆیە ئەوەندەی تر ڕقم لێ هەڵسا. ژمارەی ئۆتۆمبیلەکەیم لێ کردە و بردم لەگەڵ خۆمدا، خستمانە ناو ئۆتۆمبیلەکەی سولەیمان و بەجلەکانی خۆی بەسمەوە ماتۆڕەکانمان برد و ئەوانی لەگەڵی دابوون هەمویان ڕایان کرد. خۆم چوومە دواوە بۆ لای و سەرداریش لەگەڵمدا هات. پێیم وت ئەی ئێستا وەزعەت چۆنە؟ دیسان هەمان قسەی کردە و وتی من باشتری کچی کوردم لە بەردەستدایە. کەوای ود منیش خراپم بەسەرهێنا، سەریم گرت و کێشان بە دەستکی ماتۆڕێکدا کە لە پشتی ئۆتۆمبیلەکەەوە بوو. ئایدن وتی بۆ کوێ دەچین؟ ماکوان لێ خوڕە بۆ ئەو ماڵی کە چوونەتەوە بۆ کوردستان، چونکە ئۆتۆمبیل بە ئاسانی دەچووە گەراجەکەیان. گەیشتینە ئەوێ و هەموو شتەکانمان داگر. جەماعەتی تورک هاتنە لام و ئایدن وتی ماکوان ئەمانە هەمووی دەفرۆشین بە 250,000 کڕۆن. داینێ بۆ خۆمان چارەسەری دەکەین و ئەندریاسشت بۆ دەخینە دەریاوە. ماکوان نە ئەوە کاری ئێوە نییە، هەمووی داگرن. شتەکانمان داگرت و خسمانە گەراجەکە و تورکەکان ڕۆیشتن. پێم وتن دوای حساب دەکەین و سولەیمانیش زیادە وەردەگرێت و لای خەلیفا بۆتانی دادەنێم. لەگەڵ ڕەفیقەکانی خۆم گفتوگۆمان دەست پێ کرد. عەبدوڵڵا وتی من پێم باشە ئەندریاز بەرمە لای خۆمان، لە دووکان ژێرزەمینێکم هەیە و لەوێ دایدەنێم. ئێمەش قەنەعەتمان بە قسەکەی کرد. هەڵسە ئەندریاسی برد و ڕۆشت. ماتۆڕەکان هەر لە ماڵی هاوڕێکەم مایەوە و ئەوێشمان سۆڵ کرد و هەموو ڕۆشنەوە بۆ ماڵی خۆیان و منیش بۆ ماڵی غەزورم. 3 ڕۆژ کەسمان یەکترمان نەبینی و من چووم بۆ لای ئۆسلۆ بۆ لای عەبدوڵڵا و سەرحەد و پرسییم کوا ئەندریاز لەکوێیە؟ عەبدوڵڵا ناردوومە بۆ ئاسمان، ئیتر نازام لەوێوە ناردویانە بۆ کام جەهەنم. ماکوان کورە ناشێ کوشت بێتت، شتی وا چۆن دەکەی؟ هەرچی بکەین ئێمە پیاوکوژ نین. عەبدوڵڵا کورە کوشتنی چی؟ ئەوە تا لە خوارەوە هەر پیتزا دەخوا. کەسومە لای سیر دەکەم عەبدوڵڵا هەویری پێدەشێلێ. ئەو 3 ڕۆژە هەموو هەویری دوکانەکەی پێشێلا بوو. ماکوان ئەندریاس پاشایەتەکەت خۆش بوو یان بتکەمە شاگردی عەبدوڵڵا؟ ئەندریاس ماکوان 500,000 کڕۆنت دەدەمێ بەس با بگەڕێمەوە. عەبدوڵڵا جا 500,000 چییە؟ ئەو بەس بۆ زەلیلکردنی تۆ زیاد لەوەنی خرج کردووە. ئەندریاس 1 ملیۆن کڕۆنت دەدەمێ بەس ڕزگارم بکە لە دەستی ئەم عەبدوڵڵایە. ماکوان ئەوەی تۆ بیری لێ دەکەیتەوە هەروە ئاسان نییە، من بەقەت قورسایی تۆ پارەم هەیە. ئەندریاس چیت دەوێ بۆت بکەم؟ ماکوان زۆر شتم دەوێ. چۆن کار دەکەیت و ببینە شەریک، لە ژێر دەستی مندا کار دەکەیت و هەموو مشتریەکان و کڕینەکانمان تێکەڵ دەکەی. ئەندریاس من ئامادەم. ماکوان چۆن بڕوات پێ بکەم؟ ئەندریاس 2 ملیۆن کڕۆن لە ژێر دەستت دادەنێم تا ئەو کاتەی متمانەم پێ دەکەی. ماکوان من خاوەن بڕیار دەبم. ئەندریاس ڕازیم، بەڵام ماکوان هێرۆ وا باسی تۆی بۆ من نەکرد، بمزانی با بەو شێوەیەی دەمێک بوو دەبوومە هاوڕێت. ماکوان بەڕاست ئەی چۆن باسی کردوون؟ پێم بڵێ چۆن زانی تەلەفۆن بۆ من بکەی؟ کێ پێیوتی؟ ئەندریاس هێرۆوتی کەسێکی سادەیت و هیچ پەیوەندی نییە بە کڕین و فرۆشتنی مادەوە، تەنها ئەو ڕقی لێت بوو. هەروەها داوای لێکردین تۆڵەت لێ بکەینەوە. ئەمڕۆ هێرۆ بەم ژمارە تەلەفۆنەوە پەیوەندی پێوە کردم و وتی ماکوان گرتومی و چووە بۆ لێدانی فارسەکان و دێت بۆ لای تۆش. ماکوان تۆڵەتان کردەوە یاخودنا؟ و بەلامەوە سیر بوو کە هێرۆ بە تەلەفۆنەکەی موسەفا پەیوەندی کردبوو بە ئەندریاس. ئەندریاس وتی تۆڵەت لێ سندی. ماکوان بە قسەم نەکەی هەموو توالێتەکانی شت پێ پاک دەکەمەوە تا ئەو کاتەی وەکو بۆ قپانت دەکەمەوە. ئەندریاس پەیمان بێت لە قسەت دەرناسم. ماکوان تەلەفۆنەکەم دەرهێنا و دامە دەستی
ووتم تەلەفۆن بۆ کێ دەکەیت بیکە؟ عەبدوڵڵا: ماکوان ئەوە چی دەکەیت؟ ترسناکە. ماکوان: وازی لێ بێنە پلانی خۆمە، تەلەفۆنەکەمدایە دەستی. ئەندریاس: کەسم نییە تەلەفۆنی بۆ بکەم، نامەوێ. ماکوان: ئەی ڕەفیقەکانت؟ ئەندریاس: ئەوانە هەمووی بە پارە کاریان دەکرد، ئەوان ڕایان کرد و منیان بەجێهێش، منیش ئەوانم ناوێ و ئیشیشم بە کەس نییە. ماکوان: کەواتە تۆ خاوەن پارەکەیت بۆ یەک کەست ناوێ، سەرمایەکەت باشە یاخودنە؟ ئەندریاس: بەڵێ خراب نیم. ماکوان: کێت لە پشتە و کار بۆ کێ دەکەی؟ ئەندریاس: کە باڵام لە پشتە. ماکوان: خۆشحاڵت کردم، دەهەستە با باوەشت پێدا بکەم، دەبوو زووتر قسە بکردایە، عادەی پێم بڵێ لە کەم گروپی؟ ئەندریاس: لە گروپی سەگی ڕەشم. ماکوان: خۆشحاڵم، ئەی کێ سەرۆکتە؟ ئەندریاس: هەر خۆم سەرۆکم. ماکوان: چۆن شتی وا دەبێ؟ ئەی کەیترت لەگەڵدایە؟ ئەندریاس: هەر خۆمم ناوی ئەو خەڵکانم دابوو بە بارەگای سەرەکی لە نیویۆرک کە بە پارەکاریان دەکرد و یەکێک لەوانە هێرۆیە. ماکوان: لەکوێوە پەیوەندیت پێوە دەکەن؟ ئەندریاس: لە بەریتانیا و ئەمریکاوە. ماکوان: لەکوێ کەرەستەکان وەردەگریت و بۆ دێت؟ ئەندریاس: لە ئێران و ئەفغانستان وەری دەگرم. ماکوان: کەواتە سوێندم بۆ بخۆ کە فێڵ ناکەین. ئەندریاس: سوێن بە تاجی کە باڵا هاوکارت دەبم. عەبدوڵڵا: هیچ تێناگەم ماکوان، ئەوە باسی چی دەکەن ئێوە؟ یەکێک لە شاگردەکانی عەبدوڵڵا سەری کێشا و وتی: عەبدوڵڵا ڕاکە، پۆلیس هاتووە بۆ دوکانەکە. عەبدوڵڵا ویستی سەری ئەندریاس بگرێت و بیکا بە تەنورێکدا و لەوێدا بیشارێتەوە. ماکوان: وازی لێ بێنە حەقی ئەوت نەبێ، بڕۆ بزانە بۆچی هاتوون، ئەمیش دابنێ بۆ من. ئەندریاس: ماکوان، من ئاگادار نیم کە بۆچی پۆلیس هاتوون، هیچ پەیوەندی بە منەوە نییە، دەزانیت؟ ماکوان: دەزانم، هەر باسی ئەو بابەتەش مەکە، با بڕۆینە سەرەوە بزانین چ باسە. ئەندریاس: بەڕاستە؟ ماکوان: بەڵێ بەڕاستمە، چونکە تۆ یەکێکی لە گروپی خۆم، ئەویش ئەگەر پەیمانەکەت بەریتە سەر. ئەندریاس: تۆ شێفی گەورەی، واتە وەستای گەورەی، هەردووکمان بەیەکەوە چووینە سەرەوە و ئەوانەی کە هاتبوون پۆلیس نەبوون، بەڵکو کارمەندی تەندروستی بوون و بۆ پشکنینی شوێنەکە هاتبوون. شاگردەکەی عەبدوڵڵا بەڕەش کاری دەکرد و زمانی نەرویجیشی نازانی و بە پۆلیس تێگەیشتە بوو. عەبدوڵڵا قسەی لەگەڵ ئەوان دەکرد و زوو سەیرێکی منیشی دەکرد و دەیوت ئاگاد لێ بێت ڕانەکە. ماکوان: کاکە تۆ خەریکی ئیشی خۆت بە، من خواخوامان ڕابکە، ئەو پیاوەتیە بکە، من مەمنونی دەبم. تازە ئەو چۆن ڕادەکە؟ تۆ خەمی خۆتت بێت و خەمی ئێمەت نەبێ. پێکەوە چووینە بازاڕ و کراس و پانتۆڵم بۆ کڕی و 1000 کڕۆنم داپێ. وتم بڕۆ ئیسراحەت خۆت وەربگرە و یەکتر دەبینینەوە. بەس ئەندریاس، تۆ زۆر بچووکی، زارێکی تر بیر لە یاریکردن لەگەڵ من مەکەرەوە و حەز ناکەم تۆ بیتە ناو بازاڕی منەوە. تۆ نەرویزیتی و توانای شەڕی گروپی ئێمەت نییە، پیاو کوشتن لای ئێمە ئاسانە، لای ئێوە ئەگەر زۆر سزا بدرێ بندکردن سوار بۆ 7 ساڵە، مەیە ناو ئێمە، لەوانەیە لە یەکەم جاردا لەگەڵم بکوژرێ. بۆیە واموت بۆ ئەوەی بترسێت و بڕوات مەشغوڵی سەرسەرەتی خۆی بێ و منیش لە دەستی ڕزگارم بێ. ئەندریاس: هەرسی بیت من قبولمە. ماکوان: ئێستا فەرموو بڕۆ. دەمزانی ئەوروپیەکان ئەو کێشەیان هەیە، بە تایبەتی ئەوانەی کە زۆر حەز بە تاوان دەکەن و ئارەزووی ئەوە دەکەن لەگەڵ گروپ و کەسانی بەهێزدا بن و بیان پارێزن، وەکو کۆیلەیان لێ دێت لە بەردەستیاندا. بە پێچەوانەشەوە ئەو کەسانی کە لە ئەوروپا لەسەر بنەمای تەندروست پەروەردە دەبن، هەمیشە هاوکاری یاسا و پۆلیسن و هەڵە قبول ناکەن. ئەندریاس لەو شێوە مرۆڤانەیە کە حەز بە تاوانکردن دەکا. دیار بوو کاریگەری فیلمی ئەمریکی و خوێندنەوەی ڕۆمانە مافیایەکانشی لەسەر بوو. لەسەروی هەموو شێوە لە ناو گروپی کەباڵادا کار دەکا. چوومەوە بۆ لای عەبدوڵڵا و تەماشام کرد سەرحەد و سەردار و ڕێبواریش لەوێن. بە پێکەنینەوە وتم: هەر لە منتان کەمە. دوای سڵاوکردن و دەربڕینی خۆشەویستی بۆ یەکتری پرسیم خێرە هەمووتان کۆبوونەتەوە؟ سەرداریش وتی: مامە ماکوان، عەبدوڵڵا تەلەفۆنی کرد و دەڵێت فریاکەون ئەندریازی بردووە نەوەکو شتێک لە ماکوان بکە. ماکوان: برام ئەو کابرایە زیڕەی کردووە، ئێمە چی لێ بکەین؟ خۆ مافیانین تا داوای پارەی لێ بکەین، هەر دەبێ بڕات و ئێمە ڕزگارمان بێت لە دەستی. ئەیوان نییە؟ عەبدوڵڵا: خۆزگا لێرە بواە تا 1 ساڵ هەویرم پێدەشێلە. بەس ماکوان، پێم بڵێ کەبالا چییە؟ لەم نەرویزەدا هەرسی فیعلە دەیزانم، بەڵام نازانم ئەم کەبالای ئێوە چییە.
ماکوان کەبالە لە بنەڕەتدا گەل و هۆزێکی مەزهەبی جوولەکەن، واتە لە مەزهەبەوە خۆیان زیا کردوتەوە توانی ویانە کاریگەری دروست بکەن بەسەر هەموو دەوڵەت و ئاینەکاندا بە ئیسلام و مەسیحی و ئاینەکانی ترەوە بە هۆکاری فیکری غەنووسی و تیۆسۆفی. سەردار شەرحی بکە برا هیچ تێناگەم. ماکوان کەبالە کۆمەڵێکن خۆیان لە سەروی هەموو شتێکەوە دەزانن، واتە سیاسەت و دین و تەنانەت کتێبە ئاسمانیەکانش بڕوایان بە هەموو پێغەمبەران هەیە، تەنانەت بڕوایان بە پێغەمبەری خۆشمان هەیە درودی خودای لەسەر بێ. بە بڕوای خۆیان هەموو پێغەمبەران بەهێزی شاراوە ناو دەبن و لەلایەن تاجی کەبالاوە توانایان پێدراوە و تێکەڵ بووە بە گیانی ئەوانیش. پێیان وایە خوا تێکەڵ بووە بە گیانی پێغەمبەران. خوای کەبالا وەک ئەو خوایە کە ئێمە بڕوامان پێێتی. خوای کەبالا پێک هاتووە لە دەبەش پەنا بەخودا. بڕوایان وایە سەرەتا خوا هەبووە بەڵام هیچ توانە و قودرەتێکی نەبووە تا وردە وردە لە نەبوونی خۆی بە دەپێک هاتا خۆی دروست کردووە کە پێک هاتووە لە تاجی شاهی، حکمت، معریفەت و زانست، ڕەحمەت، تووڕێی و تۆڵە سندنەوە، بەرزی و شکۆمەندی، گەورەی و پیرۆزی، شاهانە و شاهی، بنیاد و سەرەتا، توانە و دەسەڵاتی شاهی. ئەم پێک هاتانە ناویان ناوە خودا یان کەباڵا کە ناتوانێت بە تەنها هیچ بکە بەڵکو پارچە پارچەیە. تا ئەو کاتی یەهود بە سەرۆکایەتی ئەم گەل و هۆزی کەبالایە کۆ دەبنەوە حکمی دنیا دەکەن لە فەڵەستینەوە. پێیان وایە ئەو سەرکردانەی کە گەورن هەموو ڕوحی پاکن و دەبێ ئەمان پیرۆزیان پێ بدەن وەک پێغەمبەران وان، ئەوەی لەگەڵ ئەمانش نەبێت ڕوحی پیسە و لە ناوی دەبن و دەیکوژن وەک یەکێک لە سەرۆکە کۆنەکانی ئەمریکا بە ناوی جۆن کەنەدی کە کوشتیان. پێیان وایە هەموو پێغەمبەران سەردار و خاوەن توان نابوون بۆیە گەیشتونەتە ئەو ئاستا. پێیان وایە خودا لە ناو لاشەیاندا تواوەتەوە و کتێبی زیاتری بۆ ناردون. بۆ نمونە بڕوایان وایە کە موسا عەلەیه السەلام جگە لە تەورات کتێبی تری بۆ هاتووە بە ناوی تەلمود. ئەم تەلمودەش تایبەتە بەم تایەفەیە و دەما و دەم لە موسایان وەرگرتووە کتێبی باتنی ئەوانە، ئەوەی کتێبی باتنی نەبێ بە جاهیلی دەزانن. ئەمانە پێیان دەوترێت کە بالای جوولەکە کە بالای مەسیحیشمان هەیە کە ئەم زۆرە تائیفەیە بڕوایان وایە بێزگە لەو کتێبی کە بۆ عیسا هاتووە واتە ئینجیل 12 حەواری هەبووە و دەما و دەم فێری کتێبی باتنی کردوون. ئەویش ئەو تیۆسۆفیەیە کە لە ڕێگای گەورەترین ئافرەتی ساحیرەوە لە ساڵی 1831 لەدایک بووە و ناوی هیلانا پترۆفینا پلافاتسکیە، خەڵکی ڕووسیا و لە ساڵی 1891 بە هەلاکەت چووە. ماوەی 20 ساڵی ژیانی نادیارە و لە ناکاو دەردەکەوێت و کۆمەڵێک دروست دەکا بە ناوی کۆمەڵی فریاکەوتن یان لە هەر وڵاتێک ناوێکی لێنراوە. توانی لە سووریا و میسر و ئەمریکا و هیندستان و ئێران و ئەوروپا و ڕووسیادا زۆرترین خەڵک کۆ بکاتەوە. زۆربەی وڵاتانی جیهانیش گەڕاوە چوەتە تبت و گوایە لەوێ لەگەڵ ڕوحانەکاندا قسەی کردووە. ئەوانش کردویانە بە نوێنەری خۆیان بە فەلسەفەی تیۆسۆفی و زیاد لە 10 ساڵ خەریکی بڵاوکردنەوەی ئەم بیر و بۆچوونە بووە. پێیان وایە کە بنەمای هەموو ئاین و فەلسەفەیەک تیۆسۆفیە. سەرحەد ئەی بێ زەحمت تیۆسۆفی چییە؟ ماکوان ثیۆ واتە ئەڵڵا، سۆفی واتە حکمت، واتە حکمەتی ئەڵڵا. سەردار ماکوان کەبالە لە ناو ئیسلامدا هەیە یاخودنا؟ ماکوان بەڵێ بە دڵنیاییەوە کەباڵا هەیە لە ئیسلامدا. کەباڵای جوولەکە و مەسیحی ئیعتراف بە کەبالای ئیسلام دەکەن، دەڵێن ئەوە ئیسلامی ڕاستە. ئەوانش تەنها ئیعتراف بە شیعە دەکەن. هەروەها دەڵێن قورئان بۆ محەممەد صلی الله عليه وسلم هاتووە و ئەویش عەلی فێری باتنیاتی ئیسلامی کردووە و کتێبەکەی داوەتە دەست ئەو تا سەردەمی مەهدی دێ. ئەوانش باتنی دەزانن و ئەهلی کەباڵان، ئیمامەکانیان فێری باتنی دەکەن. ئەگەر تەماشای هەموو ئەو ئاینانە بکەی دەبینیت لە یەک نزیکن یاخود لە یەک دەسن. سەردار واتە شیعە کەباڵان؟ ماکوان ئەو قسەی کەبالا جوولەکە و مەسیحیەکانن، دانی تاو دەنێن بە شیعەدا. پێیان وایە ئاینی ئاسمانیە بەڵام ئەهلی سونەت نا، بە ئاژاوە گێڕ و خراپەکار ناساندویانن. جا ئەمانە گروپێکیان هەیە لە هەموو جێگەیەکدا و خەریکی سحر و جادون بە ناوی سحری ڕەشەوە ناسراون. گروپی تریشان هەیە وەک زەردەشتیەکان و بوزیەکان لەگەڵ مانیەکان، ساتانیستیەکان و نوێگەرەکان، ماسۆنیەکان و سۆفیە کڵاوسورەکان کە نزیکن لە شیعەوە و جاران پێیان دەوترا قزڵ باشیەکان. بینێرانی خۆشەویست باسی هەموو ئەو گروپانە لە پارتی کۆتاییدا دەخینە ڕوو. هەندێکی تریش کە بە ناوی شێخ و فاڵگرەوە کار دەکەن و سەقۆ و شمشێر بەکاردەهێنن لەم کۆمەڵانن، جا هەر یەکە و ناوێکی وەرگرتووە.
لە هیندستان زۆرن و لە ئەمریکاش بە تایبەت و لە ڕووی مادیەوە زۆر بەهێزن. عەبدوڵڵا: دانیشتنەکەمان خۆشە، با بڕۆم 2 پیتزا دروست بکەم و بیخۆین. سەرحەد: کاک ماکوان، من نیازم وابوو لەم ماوەیەدا ببمە زەردەشتی، ئەوش چونکە ئەوەندە وتیان ئاینی کووردە. سەردار: ئەوەندەی من بزانم زەردەشت کورد نەبووە و فڕی بەسەر کوردیشەوە نییە. لای فارسێگەیان ئەفغانیەک بڵی زەردەشت کووردە، ڕاستەخۆ ئەکێشە بەدەمتدا، یان لای پاکستانی و هندی بڵی زەردەشت کووردە، ئەوە پێت ڕادەبوێرن. کوردی چی فڕی بەسەر کوردەوە نییە. ڕێبوار: کاکە دەپەلە مەکەن، سەرتان لە منیش و ماکوانی براشم تێکداوە، هیچ نەبێ با بگەینە ئەنجامێک لەسەر کەباڵا. مەوزوع مەگۆڕن، چیمان داوە لە زەردەشتی، ئادەی ماکوانی برام بەردەوام بە. ماکوان: ڕاستە باسەکان دەڕوات و دێن، بەڵام هەمویان یەک سەرچاوەن و لە جوولەکەوە سەر دەردێنن. جارێ ئەم زەردەشتی کە ئێستا لە کوردستان هەیە هەمووی قسەی جاد و سیحرە و هەندێکشی هەڵخەڵەتاندنی ئێرانە بۆ نفوزی خۆی لە ناوچەکەدا. هەروها تەماشا بکەن لە ماوەی ڕابردوودا دەنگۆی ئاینی زەردەشتی و فەلسەفەی زەردەشتی و ئاینی کوردانی باوک و باپیران لە ناوەندی شەقامی کوردیدا سەری هەڵدا. ئەوانەی بانگەشیان بۆ دەکرد لە ناوەڕاستی نەوەدەکاندا کۆمەڵێک کەس بوون بە ناوی کوردۆلۆجی و دواتر ئەم سنتەرە کرایە ئەکادیمی و بە ناوی لێکۆڵینەوە لە مێژووی دێڕین و نوێی کوردستان و بەرەو سەربەخۆی کوردستان ناونرا. ئەو کەسانی کە زیاتر سەرپەرشتی ئەم سنتەرە ئەکادیمیایان دەکرد زۆربیان لە چەپەکان و کۆمۆنیستەکان یاخود ڕوونتر بڵین بێ باوەڕەکان بوون بە ئاینی ئیسلام و تا ڕادەیەک بەناو ئاینەکانی تر. لێرە و لەوێ بزوتنەوەیەکی نادیار و ڕێکخراوی نهێنی لە ناو دەستگا و پێشمەرگە دێرینەکاندا لە ناو دەرەوەی وڵات دروست ببوون. زیاتر گرنگی ئەدرا بە وازیهەکانی ناو ئەو دەستگایە و خەڵکی ئیعلامی و پێشمەرگە ناودارەکان و بەستنی کۆڕ و سیمینار لەسەر ئەم باسانە. تەنانەت ڕەمزی دەستگا ئەمنیەکان لەسەر شێوەی ڕەمزی زەردەشتیەکان دروست کران، وەک نمونەی دروشمی دەستگای دژە تیرۆر، هەروەها وشەی زێرەڤانی کە بەواتای پاسەوانی ئاگردێ. دواتر هەندێک بڕیاری کوردی دروست بوون بە تایبەتی لە ئەوروپادا کە بانگەشی زەردەشتی بوونی خۆیان و خەڵکیان ڕادەگەیان. لە ناسراوترینیان پۆڵا سەعید و بابان سەقزی بوون. هەروها لەم دوایانش پیر لوقمان پەیدا بوو. هەرچەندە چەند جارێک لە ناو مەڵبەندی پێشمەرگە دێڕینەکان کۆر سازدرا لە نێوان ئێمە و کاک بابان سەقزیدا. لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی پاڵتاک من دەمویست بیسەلمێنم کە مێژووی زەردەشت زۆر نادیارە و لە ڕووی ئاینی و مێژوویەوە تا ڕادەیەک وەک هێلکەی کەڵەشێر وایە و ساغ نابێتەوە. ئەوانش جەختیان لەسەر ئەوەیە وەک فەلسەفەیەکی ئیرادی و هەندێک ئاکاری ڕەوشتی و دژایەتی کردنی ئیسلام خۆیان نمایش دەکرد. هەڵبەتە زۆر جار بە ئاشکرا و بە ناڕاستەوخۆ ئاماژەی ئەویان ئەدا کە بڕوایان بە ئاینێک وەک ئەوەی کە زەردەشی بۆ خۆی ئاین بێت نییە. ئەوەندەی گرنگیاندا و بەسەمکی دیرۆک و بیری نەتەوە پەرستی و کوردبوونێکی ڕەگەزپەرستی ئەوەندە گرنگیان بە خودی ئاینەکە نەداوە. هەڵبەت ئەم باسا دەگەڕێتەوە بۆ ساڵی 2005 تا 2006. هەروها لە ڕووی مەیدانیەوە ئێمە زەردەشتیەکانمان ناسیەوە لە ڕووی لێکۆڵینەوەی فکری و فەلسەفی و مێژوویشەوە. بە سەدان سەرچاوەمان ئەم دی و کردووە لەسەر ئەم بیر و باوەڕە و ئەم چەمکانەی کە ناو نراوە بە زەردەشتی هەر لە فارسی و عەرەبی و کوردی و بەستافێک کارمان کردووە بۆ بەدەزێنانی زانیاری زیاتر و لە ڕووی پاژماوەی دێڕین و خودی زەردەشتیەکان لە ئێران و چەند ئاسەوار ناسێکش لە وڵاتی ئێران و لە هەرێمی کوردستانیش چەند زمان ناسێکی ئینگلیزیش. ئینجا ئەم پێشەکیەمان بۆ دەرخستنی ئەو ڕاستیەیە کە سەرحەد و ئێوەش بەرچاوڕوون بکەم. ماندووترین و بێسەلیقەترین و پەرش و بڵاوترین زانیاری لەناو ئەم باسەوە سەرساوی گرتووە. ئەکادیمی ئەوروپیەکان و بیرمەندەکانی جیهان بەگشتی بە شێوەیەک باسییان کردووە کە تووشی ماندووبوون دەبی. ئەوش لە باسەکانی نێوان کردیان سەندی دانیمارکی و فریدریک نیسەی ئەڵمانی و ئەنتیگل دۆبرۆنی فەڕەنسی و عەبدوڵڵای موبەلیغی ئابادانی و پرۆفیسۆر ڕاسین زەهنەری ئینگلیزی و هەتا دوایی. تەنانەت زۆر جار لە ئاینی یارسانی وەک کاکەی و یەزیدەکانی کوردستان و خودی زەردەشتیەکانیش هەندێک پرسیاریان ئاراسە دەکرا دەربارەی زەردەشتیەت. تەنانەت ڕۆشنبیرەکانشیان نەیان دەزانی چی باسە. یەزیدیەکان خۆیان بەرپرسی ئەویان دەدایەوە کە هیچ پەیوەندیان بە زەردەشتیەوە نییە، تەنها کاکەیەکان نەبێ کە خۆیان بە نزیک لە زەردەشتیەکان دەزانی. بەڵام نووسەر و ناسراوی ئێرانی عەشرەتی قەلغانی کاکە عەباسی پژوهی ئەوەی ڕاگەیاند کاکەیەکان زەردەشتی نین، بەڵام نێوانمان خۆشە لەگەڵ زەردەشتیەکاندا. هەردووکمان باوەڕمان بە تەنسیخی ڕۆح و دۆنادۆن هەیە، واتە تێکەڵبوونی ڕۆح دوای مردن بەگیان لە بەرانی دیکە. لە یەکێک لە ئاتاشگەکانی یەزید پرسیارمان کرد
کە ئایا وێنەی زەردەش کێ دروستی کردووە. کاک عەبدوڵڵای خاکەسەر کە خۆی یەکێکە لە زەردەشیەکان ئەوەی پشتڕاست کردە و وتی ئەم وێنەیە کەسێک دروستی کردووە بە ناوی ڕەزای ڕەزەویانی یەزیدی کە لە ساڵی 1985 زانی لە لۆس ئەنجلۆس کۆسی دوایی کردووە و لە حیزبی تودەی کۆمونیستی ئێران بووە. هەر هەمان کەسا کە وێنەی ئیمام عەلی دروست کردووە لە سەردەمی شادا. بە کورتی و پوختی با ماندوو نەبین باسەکانش درێژە نەکێشێ، با نانەکەمان بخۆین و پیتزا کەشمان هات. دەستمان کرد بە پیتزا خواردن. تەلەفۆنەکەم لێیدا و ئەندریاس پەیوەندی پێوە کردم. هەمووی 2 کاژمێر بوو ڕۆشتە بوو. ئەندریاس من 2 ملیۆن کڕۆنەکەم بۆ ئامادە کردووی، وەک پێشەکی بالات بێت بەیەکەوە کار دەکەین. لەکوێیت با بۆت بهێنم؟ من ئێستا لە شاری مۆسم. ماکوان نا من پارەم ناوێ، لە تەلەفۆنیش ئەو قسانە مەکە تا یەکتر دەبینین. تەلەفۆنم داخستەوە بەسەریدا، بەڵام ئەو ژمارەی کە کردبووی دیار بوو. باسەکەم بۆ برادەرەکانم کرد، هەمووی حەپەسا بوون. تۆ بڵی ڕاست بێدیان فێڵە. دیسان تەلەفۆن زەنگی لێدایەوە، وامزانی ئەوە، بەڵام تەماشام کرد عەلی یەمەنی بوو. وتی ماکوان پێویستە هەواڵێکی ناخۆش بدەمێ. ماکوان خێر عەلی چی بووە؟ عەلی هاوڕێکەمان کە تۆ بینیوتە کوژراوە لە ژیاندا نەماوە. ماکوان مەبەستت حەسقیلە؟ عەلی بەڵێ مەبەستم ئەوە. ماکوان ئێستا لەکوێیت عەلی؟ عەلی لە فریدریکستادم. ماکوان ئەی چۆن زانی کە ئەو نەماوە؟ عەلی شێخ وەزدی پێیوتم، خودا حافیزی کرد و تەلەفۆنی داخستەوە. ماکوان ژووتی لا حەولە وەلا قووەتە ئیلا بالله. عەبدوڵڵا چی بووە ماکوان؟ سەردار براکەم کێ مردووە؟ سەرحەد ئەو کەسی مردووە ڕەفیقمانە تا تەعزیی بۆ دابنین؟ دەوەرە چیان بۆ باز بکەم و چیان پێ بڵێم کێ مردووە؟ خۆشم تاسا بووم، نەمدەزانی باسی چی بکەم. هیچم نەوت. بۆ 3 جار تەلەفۆنەکەم زەنگی لێدایەوە. ئەم جارەیان سەیران خان بوو. وتی ماکوان ئاگادار بە هێرۆ لە نەخۆشخانە ڕای کردووە. ئەم جارەش وتم لا حەولە وەلا قووەتە ئیلا بالله. سەردار کاکە شێت بووم، پێم بڵێ چی بووە؟ بە هاوڕەکانم وت وەرن باشی کاری ئەم بابەتە بکەین. ئەندریاس دەیەوێ پارەیەک لای من بخەوێنێ بۆ ئەوەی پێکەوە کاری دەرمان فرۆشتن بکەین. عەلی یەمەنیش هەواڵی پێدام کە هاوڕێکەمیان کوشتووە و ناوی عەبدوڕەحمانی حەسقیلە، پێشتر لەگەڵ ئەم گروپەدا کاری کردووە. سەیران خانێژ هەواڵی داینێ کە هێروی خوشکە زای ڕای کردووە. چی بکەین باشە؟ سەردار چیت پێ باشە وا دەکەین. سەرحەد حەقمان چییە بەسەر هێرۆوە؟ بەنیسبەت ئەو برادرت کە کوژراوە ئەگەر دەڵێی دەسین تۆڵی دەکەینەوە و ئەو هەتیوە پیسە نەرویزیەش ئیهمال بکە. عەبدوڵڵا من دەڵێم با بچینە لای ئەندریاس و پارەکەی لێوەرگرین و لەوێژ هێرۆ دەبینینەوە و ڕادەستی نەخۆشخانە و کەس و کاری دەکەینەوە. بۆ ئەو کاک عەبدوڕەحمانەش چی ئەڵێن من ئامادەم، حەقکردنەوە دەڵێن یان سوڵح دەڵێن من لە خزمەتتاندا. ڕێبوار من پێم باشە پەیوەندی بە پۆلیسەوە بکەین و هەموو ڕاستیەکانیان پێ بڵێین و ماکوانیش لەم ڕەوشە ڕزگاری بێ. ماکوان ئێوە دەزانن عەبدوڕەحمانی حەسقیل کێیە؟ عەبدوڵڵا حتمما لەوانەیە عەرەب بێ، زەماعەتی ژووتیان نازانین. ماکوان زنۆکەیەکی ڕەفیقی من بوو، ئەو بۆ منی ڕزگار کرد لە بندستی زەماعەتەکەی ئەندریاز. بڕوا دەکەن بەم شتەیە خودنا. کەوامود هەمویان حەپەسا بوون بە دیارمەوە. سەرحەد وتی ماکوان پێمان ڕادەبوێریان چی؟ ڕێبوار ئەرە کاکە ئەم هەموو شتە عەزیب و غەریبە چییە لای تۆ دەردەچێ؟ عەبدوڵڵا با بڕۆین ئەو 2 ملیۆنە بهێنین و ئەندریاز دەکوژین لە تۆڵی ئەو برادرە جنۆکەیە. ماکوان سەردار تۆ دڵی چی؟ سەردار تۆ چی دەکەی من لەگەڵتم؟ سرم لە هیچ دەرناسێ، بەس تۆ چی دەڵێی من ئامادەم. پلانم داڕشت و بۆم باسکردن کە چی دەکەین. کەوتینە ڕێ بەرەو شاری مۆس. لە ڕێگادا تەلەفۆنم کرد بۆ ئەندریاس و پێم وت ئەدرەسەکەتم بدەرێ با بێمەلات. وەیە داوای ئەدرەسم کرد تاوەکو بزانم لە ماڵدایە یاخود لەکوێدایە، تا بە ناڤیگراشۆن و سیستەمی گۆگڵ جێگاکەی بدۆزمەوە. ئەو ناونیشانەی کە دابووی شوقەیەک بوو لەو شارە لە قاتی 4م کە زانیم شوقەیە و ناو شارە، کەواتە هیچ شتێکی ترسناک لەوێ ڕوونادا. کە نزیک جێگاکە بووینەوە وتم تەنها گڵۆپی ناوەدا بگیرسێنن بۆ ئەوەی بزانێ 3 کەسین. ئەندریاسم بان کرد و هاتە خوارەوە بە کۆڵە پشتێکەوە. وتی وەرن بڕۆینە سەرەوە بۆ لای من. ماکوان نا ئەوە ماڵی کیە زارێ؟ ئەندریاس ئەوە ماڵی خۆمە و کڕیومە، کەس نازانێ ئەوەم هەیە. ماکوان
هێرۆ پەیوەندی پێوە نەکردووی؟ ئەندریاس: نا، ئەی تۆ نەدڕفاندووە؟ ماکوان: با، بەڵام ڕای کردووە. ئەندریاس: ئاسانە، ئێستا بۆ دەدۆزمەوە، بەڵام پێم بڵێ ماکوان حەزت لە هێرۆیە یاخود نا؟ ماکوان: زۆر، ئیتر تۆ ناسی بەلایدا، و ئەگەر بزانم لەگەڵی ئەخەوی کە لەی سرت لە ناو دەبم. ئەندریاس: ئیتر من کاری وا ناکەم. ماکوان: باشە، ئەو ڕۆژەی پەیوەندی پێوە کردی نەتزانی چۆن تەلەفۆنی موستەفای دەستکەوتووە؟ ئەندریاس: من ئەوەندە دەزانم بە ژمارەی ئەو موستەفایە کردی، دەنا نازانم موستەفا کێیە. ماکوان: باشە، با بڕۆین، بەڵام جارە پێم بڵێ لەکوێن؟ ئەندریاس: دەچینە ماڵی ئافرەتێک ناوی ماریتایە، لەوێ دادەنیشین. ئافرەتێکە بۆ دکتۆرێک کار دەکات و دکتۆرەکەش ناوی ئەلفرێدە و خەڵکی بەریتانیایە، بەڵام دەمێکە لە نەرویز دەژی. ماکوان: هەموو بەیەکەوە کار دەکەن و لە گروپی سەگی ڕەشن؟ ئەندریاس: نا، ئێمە دەچینە ئەوێ دادەنیشین، و هێرۆ و هەندێک ئافرەتی تری خەڵکی تایلەند و فلیپین و رووسیا و لیتوانیا بۆ ئێمە دێنن بە پارە، ئێمەش لەگەڵیاندا ڕادەبوێرین بە پارە و زۆر جارێش بە دەرمان. ماکوان: کێ سەرپەرشتیتان دەکات؟ ئەندریاس: من سەرپەرشتیان دەکەم لەگەڵ ئەلفرێد، بەس ئەو کەمتر دێتە ئەوێ، لە عیادەی خۆی کار دەکات و جێگا و کاری تایبەتی خۆی هەیە. ماکوان: ئەم ئافرەتانە چۆن دەست دەکەوێت؟ ئەندریاس: هەندێکیان دەکڕن بە پارە لە باندەکانی ئەوروپای شەرقی، و هەندێکشیان بە فیزا لە ئاسیاوە دەیانهێنین بۆ ئێرە بە ناوی کارەوە، بۆ خۆیان دەبنە لەش فرۆش و کار دەکەن، پارەکەیان خراپ نییە، و هەندێکیان ڕادەکەن و هەندێکیان دەمرن، و هەندێکشان بەردەوامن لە کارکردن. ماکوان: ئەی هێرۆ چۆن وا لێ کردووە؟ ئەو پێویستی بە هیچ نەبوو؟ ئەندریاس: شەوێکیان لەگەڵ ئەو فارسانەدا هاتبوون کە ئێستا لە زیندانن، سەمایەکی زۆر جوانی کرد، ئیتر من خۆم حەزم لێ کرد، چەند جارێک دەرمانم داپەی بە خۆڕایی تا معتادم کرد، ئێستا ناتوانێت لێم زیا ببێتەوە، بەڵام بە دڵنیاییەوە با بۆ تۆ بێت ماکوان، دیاری منە بۆ تۆ، و سەماکەشی زۆر جوانە. هەندێک قسەی تریشی کرد و یەک تۆزی مابوو بکێشم بە دەمیدا، بەڵام هەرچۆن بوو دانم بە خۆم داگرت و بێدەنگ بووم. ماکوان: ئەی دکتۆر ئەلفرێد بۆچی لەگەڵ ئێوەدایە؟ دەرمانتان بۆ دروست دەکا یاخود چی؟ واتە زۆری مادەکان تێکەڵ دەکات تا بیفرۆشن؟ ئەندریاس: نا، ئەو کابرایە زۆر ترسناکە، کەس ناتوانێت لە ڕوویدا بوەستێ. ماکوان: بۆچی؟ ئەندریاس: ئەو مێشکی مرۆڤ تێکەڵ دەکا. ماکوان: چۆن شتی وا دەکا؟ ئەندریاس: خەریکی کارێکە بۆ گروپەکەمان، زۆرێک لە خەڵکی بۆ ئێمە دروست دەکات و کاری پێ دەکەین، هەندێکی لێرە بەکاردێنن و هەندێکی لە وڵاتانی تر. ماکوان: واز لە کارەکە بێنە، دەرمانی پێدەفرۆشی و خەڵکی پێدەکوژیت و هەتا دوایی، ئەوە دەزانم و کێشەی من نییە، بەڵام ئەوە نازانم چۆن دروستیان دەکا. ئەندریاس: قسە بکەم ئاساییە؟ پاشان چاوی خسە سەردار. ماکوان: ئاساییە سەردار خۆمانەیە، فەرموو قسە بکە. ئەندریاس: ئەم کابرایە خەڵک دەڕفێنێ، بۆ نمونە ئەگەر کەسێک تووشی لە بیرچوونەوە بوو بێت، بە هەر هۆکارێک ئەم هەوڵی لەگەڵ دەدا و ڕابردوویەکی بۆ دروست دەکات تا هەر کارێکی بوێت بۆی ئەنجام بدە، جا هەندێکی تر لە وڵاتانی ئەوروپیەوە دەهێنێت و هەمان کاریان لەگەڵ دەکا، هەروەها دەرمانیان دەداتێ بۆ ئەوەی بیری ڕابردوویان نەکەوێتەوە. ماکوان: واتە مێشکی دەسڕێتەوە دواتر بە ئارەزووی خۆی کەسایەتی بۆ دروست دەکا، جا ئەوە چۆن دەبێ؟ ئەندریاس: جاری وا هەیە دەڵێ تۆ فلانە کەس باوکتی کوشتووە، یان تۆ ساحری یان پیاو چاکی، واتە ڕابردووی کەسەکە ئەشواتەوە و خۆی ڕابردوویەکی بۆ دروست دەکا بە ئارەزووی خۆی. تێگەیشتی ئێستا؟ ماکوان: تێگەیشتم، ئەوە ئیشی مۆساد و زیاترش ئیشی ماسۆنیەکانە، کەواتە تۆ ماسۆنیت. ئەندریاس: من نەگەیشتومەتە ئەو پلەیە. ماکوان: ئەی کێ ناڵێت تۆشی وا لێ کردووە؟ ئەزانی دایک و باوکت کێن؟ لەگەڵ ئەوروپیەکاندا ئەو قسانە زۆر ئاساییە و ڕاشکاوانە قسە دەکرێت و کەمتر مجامەلی یەکتر دەکەن، ئەویش لەبەر ئەوەی بەشێکی زۆری خەڵک هەیە لە ئەوروپا تا ئێستا نازانێت دایک و باوکی کێیە. ئەندریاس: نا، بڕوا ناکەم، چونکە ئەزانم دایکم کێ و ننک و باپیریشم دەناسم، بەڵام نازانم باوکم کێیە. دایکم دەڵێ نەمساویە و جارێک چووە بۆ نەمسا و شەوێک لە دیسکۆ لەگەڵ نەمساویەکدا ڕای بواردووە و من لە دایک بوومە. چەند زار وەڵامی بۆ ناردبوو کە بێت و من ببینێ، بەڵام هەر نەهاتبوو. منش لە مێشکمدا وجودی باوکایەتی نییە و ڕقم لە هەموو باوکێکە لە جیهاندا. ماکوان: باشتر، مادام خەمێکی کەمترت هەیە، ئەگەر بتزانی با باوکت کێیە دەبوو خەمی ئەویش هەڵگیری. تۆ جارێ باسی دکتۆر ئەلفرێدم بۆ بکە.
ئەندریاس: وەک گوتم خەریکی ئەو زۆرە کارانەیە. ماکوان: هیچ نمونەیەکت لایە لەسەری؟ ئەندریاس: ئەو کوڕی کە هاتە لات ئەو کاتی لای ئێمە بوویت و ویستی زگەرەیەکت بداتێ، ئەوە لەو جۆرانەیە و لە ڕووداوێکدا سەری ئازاری پێگەیشتە بوو و تووشی فەرامۆشی ببوو، لای خۆی چارەسەری کرد و هەموو مێژۆکەی سڕیوەتەوە. ئێستا کردوێتی بە پیاوکوژی خۆی. جارێکیان ڕقی لە دکتۆرێک بوو، ئەم کوڕی نارد و دکتۆرەکەی پێکوشت. پێی وتبوو کە ئەو دکتۆرە هەموو زاکیری تێکداویت و ژنەکەت و 2 منداڵی کوشتویت، لە کاتێکدا ئەو کوڕە ژن و منداڵی هەر نەبووە. وا بزانم گەیشتینە جێگای مەبەست. ماکوان: بڕۆ بزانە لەوەیە یاخودنا. ڕۆشت و پارەکەی لە جێگەی خۆیدا جێهێشت. خێرا من و سەردار تەماشامان کرد پڕ بوو لە پارە. وتم لە جێگای خۆیدا بۆی دانێنەوە. پاش کەمێکی پێسوود تەلەفۆنی بۆ کردم و وتی: ئەو لێرەیە بەڵام بۆم نایەتە دەرەوە، خۆت وەرە بۆ لای. کەسوم ئەوەی من بینیم یاخوا کەس نەیبینێ. سۆزانی خانەیەکی تەواو بوو، بۆنی حەشیش و مەریوانە و دەرزی هیرۆین و هەموو جۆرە کەرەستەیەکی نەشیاوی تیا بوو. هەرچوومە ژوورەوە ئەندریاس بیرەیەکی بۆ من و سەردار هێنا. منیش وتم ناخۆمەوە چونکە سیارە لێ دەخوڕم و ئەوی ژووتی پاش کەمێکی تر سیارە لێ دەخوڕم. چوومە لای هێرۆ پارەی پێ نەبوو. ئەپاڕایە و لەو نەرویزیانە تا دەرزیەکی هێرۆینی بۆ بکەن. داوای 1200 کڕۆنیان لێ دەکرد. ئەویش پێی نەبوو. ئەگریا و دەچووە باوەشی هەمویان. کەس ڕووی پێ نادا چونکە کارتی پارەکەیان لێ سند بوو. چون گەیشت بوو ئەو ماڵە من نازانم، بەڵام دڵم پڕ بوو بۆی. سەردار: کاکە من پارەکەی بدەمێ؟ ماکوان: ناپێویست بە پارە ناکە، ئێستا پێیان دەکەم بەس با تەلەفۆنێک بکەم. تەلەفۆنم کرد بۆ سەیران خان و پێم وت دۆزیمەتەوە و دەتوانم بیهێنمە دەرەوە، بەڵام دەترسم کێشەیەکمان بۆ دروست بکە. بە دکتۆرەکان بڵێ بزانە ئاساییە دەرزیەکی بۆ بکەن تا بتوانین ڕادەستی بکەین. سەیران: کاتم بدەرێ خێرا وڵامت لێ دەگێڕمەوە. ماکوان: فەرموو. پاشان چووم بۆ لای هێرۆ و وتم: من پارە بدەمێ دەرزیەکت بۆ بکەن، دوای لەگەڵ مندا دەگەڕیتەوە؟ هێرۆ دەستی کرد بە گریان و وتی بەس لای کەس باسی مەکە. ماکوان: ئەو پەیمانە نادەم، دڵنیا بە بۆ دکتۆرەکانتی باز دەکەم، بەس دڵنیا بە بۆ موستەفا و سەیرانی باز ناکەم. هێرۆ: دە پارەکەم بدەرێ مادام. ماکوان: پێویست ناکە پارەت بدەمێ، چونکە ئەمانە خۆیان هەمویان بۆ من کار دەکەن. هێرۆ: ئەم قسانت بەڕاستە؟ بە تووڕێ و بانگم کرد لە ئەندریاز و تۆزێک خۆم فش کردە و وتم: چی دەوێ بابۆی بکەن؟ ئەندریاس: بزانن خۆشەویستی گەورەمان چی دەوێت بۆی بکەن. دەرزیان بۆ کرد و 20 خولەک بێهۆش بوو. من زۆر ترسام و نەمزانی ئەو حاڵەتە ئاساییە، وامزانی شتێکی لێ هاتووە. ئەندریاس بە ئاساییەوە وتی کێشەی نییە و ئەو هیرۆینە ئەوەندەی پێدەچێت. لە ڕاستیدا ئەو زانیاریم لا نەبوو، بەڵام لای ئەوان وتم خۆشەویستەکەی وای لێکردم هەموو شتێکم لە بیر بچێتەوە. لە کاتێکدا هێندەی سەگێک ڕقم لێ بوو. لە هەمان کاتیشدا بەزەیم پێدەهاتەوە. سەیران خان تەلەفۆنی بۆ کردم و وتی دکتۆرەکان وتویانە ئاساییە، بەڵام هەرسی کردووە بیهێنێتەوە بۆ نەخۆشخانە. ماکوان: باشە وەرە لەوێ لێم وەربگرن، با ئێمە نەینە لای دکتۆرەکان. هێرۆمان خستە ناو ئۆتۆمبیلەکە و گەڕاندمانەوە بۆ نەخۆشخانە. ئەومان بەجێ هێشت و کاتی نوێژی مەغریب بوو. داوام کرد لە سەردار و هاوڕەکانی ترم کە بچینە ماڵی ئێمە نوێژەکانمان بکەین و ئەمیش بەرین لەگەڵ خۆماندا. ناچار چوینە ئەوێ و هەمومان نوێژەکانمان کرد تەنها سەرحەد و ئەندریاز نەبێ. دوای تەوابوونمان ئەندریاز پارەکەی دەرهێنا وتی ئەو 2 ملیۆنەکەیە و من ئامادەم قسەی خۆم ببەمە سەر. مشتەرەکانمان چاوەڕێ دەکەن تاوەکو ئینەرزیان بدەینێ و دەستکەین بە دابەشکردن. لێرەش چیرۆکەکە ڕادەگرین، هەوڵ دەدەین لە ڤیدیۆکانی داهاتوودا تەواوکەری ڕووداوەکان باز بکەین. بەم جۆرەش گەیشتنە کۆتایی ڤیدیۆکەی ئەمڕۆمان. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شەیریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا. و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن. و لە بیرشتان نەچێت هەر بیرۆکەیەک یاخود پێشنیاری ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆمانی بنووسن. و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.